بۆ قسەکردن لەبارەی سەردانی هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا بۆ عێراق و دواتر هەرێمی کوردستان لە ئەستۆدیۆ میوانداری بەڕێز دکتۆر ڕێبوار بابکەی شارەزای پەیوەندیە نێودەوڵەتیەکانمان کردووە. دکتۆر بەخێر بێن. سپاس دکتۆر. کاتێک ناوی هاکان فیدان دێت باس لە توانای و لایەتوویەکی بێسنووری ئەو کەسا کرێت لەوەی لە ماوەی پێشوە وەک هەواڵگری و ئێستاش وەک وەزیرێکی دەرەوە کە دەڵێن سەرکەوتووە بێت بۆ پێی سیاسەتی دەرەوەی تورکیای داڕشتوە پێشتر. پێتان وایە هاکان بتوانێت گرێکوێری کێشەکانی نێوان ئەنقەرە و بەغا بکاتەوە؟ هاکان فیدان گەورە دیبلۆماتکاری تورکیەوە خۆشتان ئاماژەتان پێ کرد. خاوەن معریفەیەکی سیاسی هەواڵگری ئەو تۆیە کە ئەتوانێت دۆسیەکان بە شێوەیەک بەتە پێش و قسەی لەسەر بکە کە بزانی گرێکوێرەکان شوێن چۆن چارەسەری پرسەکان بکە. ئەم گەورە دیبلۆماتکارە هاتووە بەوەی زەمینە سازی بکە بۆ سەردانێکی گەورەتر کە سەردانی سەرۆک کۆماری تورکیا بۆ عێراق و هەرێمی کوردستان. ئەم گەورە دیبلۆماتکارە هاکان فیدان لە جانتەی خۆیان کۆمەڵێک پرسی استراتیژی لە خۆگرتووە. جانتە دیبلۆماسیەکە یەکێک لەو پرسانە پرسی پەکەکەیە و پرسی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانە لە ڕێگەی بەندەری جیهانەوە. بۆ دیبلۆماسیەتی عێراقیش پرسی ئاو پرسێکە کە ئەوێت هاوتێ بکە لەگەڵ بڵێن جانبی تورکی. ئەم ئەوێ لە منطقی دیبلۆماسیەتی باڵادا کاتێک کە پرسگەلێکی استراتیژی هەبێ دوولایەن یان لانەیەکی هەرێمیان نێودەوڵەتی بەلایەنەوە گرنگ بێ قسەی لەسەر بکە و کۆتایی پێبێنێ بگەن بە ڕێگە چارەسەرێک ئەوەیە کە وەزیرانی دەرەوەی ئەم وڵاتانە کۆبنەوە سەرەتا. بۆیە ئەم سەردانە پێشوەختەی سەردانی سەرۆک کۆماری تورکیا بێ و مێز زەمینە سازی بکە و ئەیانەوێت بە شێوەیەک لە شێوەکان بگەنە ڕێکەوتن لەگەڵ لایەنی تورکیا بەتایبەت لەسەر پرسی پەکەکە. بەلای تورکیەوە پرسی پەکەکە پرسێکی فەوقەلعادە استراتیژیە. ئەیەوێ لەگەڵ هەندێک پرسە ئالوگۆڕی پێ بکە. بۆ نمونە پرسی ئاو کە بەلای عێراقەوە گرنگە. دەتوانین بڵین نەوت و ئاو بەرامبەر بە پەکەکە؟ بەلای تورکیەوە هەردوو ئۆفەرەکەی داوە با بڵین بە لایەنی عێراقی بڵین پەکەکە بەرامبەر بە نەوت و بەرامبەر بە ئاو و نەوتیش بەرامبەر بە پەکەکە. نەوت لێرەدا مەبەستم بۆیە باسی لە هەناردە نەوتی هەرێمی کوردستان نەکەین. و کاتێکیش کە دەوڵەتی تورکیا دێتە حکوومەتی تورکیا دێتە ژێرباری بڕیاری دادگای پاریس و تەبیعاتی بڕیارەکە قبوڵەکە پێخەمەت ئەوەی وەکو پەیامێکی سیاسی بۆ ئەنقەرە کە تورکیا ئامادەیە لەگەڵ عێراقا ڕێکەوێت لەسەر پرسی پەکەکە. بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی عێراق سەرباری ئەوەی کە خەڵکی عێراقی تووشی بێئاوی کردووە و 145 بەرهەمی کشت و کاڵ لە عێراقا بەهۆی ئەو بێئاویە دابەزیوە بەڵام ئامادەنیە دەستبەرداری دۆسیەی پەکەکە بێ و ئەم ئامادە نەبوونە بۆ دەستبەردار نەبوونە بۆ دۆسیەی پەکەکە لەوە سەرچاوە ناگرێت کە عێراق عاشقی چاوی کاڵی پەکەکەیە. نەخێر هەندێک هۆکاری سیاسی هەیە کە عێراق نایەوێت لە ئێستا. یەکێک لە هۆکارەکان حکوومەتی عێراق پێی وایە کە ئەمە کارتێکی باشە هەچ کاتێک بیەوە بەکاری بێنێ بەرامبەر بە هەرێمی کوردستان چونکە خۆیان ئەزانن کە پەکەکە تەواجودی لە هەرێمی کوردستانە و خۆشیان ئەزانن کە پەکەکە لە دژی دامەزراوەکانی هەرێمی کوردستانە و بڕیارێکی ئەقلیمیش هەیە بۆی کە پەکەکە بمێنێتەوە کە ئەمەشیان ڕوونە مەبەستم چێ ئەم وڵاتە هەرێمیەکە بێ پەکەکە بمێنێتەوە. بۆیە هۆکاری سیاسی هەیە لە پشت ئەوەی کە حکوومەتی عێراق دەستبەرداری دۆسیەی پەکەکە نەبێت. ئەگەرچی دۆسیەی پەکەکە سەرئێشەیەکی گەورەی بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان دروست کردووە. تەنانەت ئاسایشی ئاو لە عێراقە کەوتۆتە مەترسیەکی گەورە بەڵام لەگەڵەوەشدا حکوومەتی عێراق وەکو باسم کرد ئامادەنیە دەستبەرداری ئەم دۆسیە بێ. کا کۆمار پێش هەڵبژاردننی دوایی سەرۆکایەتی کۆماری تورکیا البەتە سیاسەتی دەرەوەی تورکیا سیاسەتێکی فعال بوو بوونێکی بەرچاوی هەبوو لە سیاسەتی هەرێمی و سیاسەتی نێودەوڵەتیدا. خاڵی سەرەکی لە سیاسەتی دەرەوەی تورکیا پێش هەڵبژاردن بریتی بوو لە هێزی چەکداری. تەمەشاتە کرد تورکیا بوونی چەکداری هەبوو لە عێراق لە لیبیا لە سووریا لە ئازربایجان بۆ نمونە لەسەر مەسەلە کەڕەباخ لە ململانەکانی لەگەڵ ئەرمینیا بوونی هەبوو استیشارەی سەربازی ئەدا بە وڵاتانی ئەفریقیا. بەڵام دوای هەڵبژاردن حکوومەتی تورکیا و سیاسەتی دەرەوە بە سەرۆکایەتی هاکان فیدان گەورە دیبلۆماتکاری تورکیا ئەوێ گۆڕانکاریە بکە لەوەی کە خاڵی سەرەکی لە بری ئەوەی کە هێزی چەکدار بێ ئەوێ هێزی ئابووری بێ. بۆیە پەنایان برد بۆ سیاسەتی 306 دەرەجە لە ئیدارەدانی سیاسەتی دەرەمان بەمانای چی 306 دەرەجەواتە هیچ کن و کەلەبەرێک نەمێنێ کە
ئەگەر زیان بێ بۆ بەرژەوەندەکانی تورکیا لەوێ چارەسەری نەکەن ئەمە یەکدوو تورکیا ئەوێ لەم سیاسەتە تازەیەدا هیچ لایەنێک تەفزیل نەکا بەسەر لایەنی دیکە و لەگەڵ ئەوەشدا بۆیە تەمەشاکەی تورکیا هەموو پەیوەندیەکانی لەسەر ئاسی شەرقل ئەوسەد کە لە ماوەی ڕابردوو جۆرێک لە تەشەنوجی پێوە بوو چارەسەری کردن پەیوەندی لەگەڵ سعودیا چاکردەوە پەیوەندی لەگەڵ ئیمارات چاکردەوە پەیوەندی لەگەڵ ئیسرائیل باشی کرد هەموو بۆ ئەوەشە بەدیوێکەشە کە هەڵوێستی بڵێن تورکیا بەرامبەر بە یۆناان و ئەو پرسانەشی کە لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوە بەهێزترکە بۆیە تورکیا ئێستا ئەوێ لەگەڵ عێراقش بە هەمان ئەم سیاسەتە ئیدارەی ئەو مەلەفانە بکە بەڵام تورکیا ئەوێ لەسەر پرسی پەکەکە ئەم جارە یەکلایی بێتەوە چارەسەری بکە بۆیش تەماشاکەین کاتێک کە شیع سوودانی لە با بڵێن لە بەهاری ئەم ساڵ سەردانی تورکیاکە لەوێ ئەردۆغان ڕادەگەینێ باس لە چیەکە باس لە پرۆژەی ڕێگەی پەرەپێدانەکە کە ناویشان ناوە بە ڕێگەی ئاوریشمی نوێ کە لە بەسراوە دەست پێەکە تاوەکو تورکیا ئەمە وەکو مسیجێکی سیاسی و بۆلانی تورکیا کە من ئامادەم هەتا و ئاسە بێم بەڵام لەگەڵەوەشدا ئەبێت تۆ پرسی پەکەکە چارەسەر دکتۆر هەندێک لە شرۆڤەکاران ئەڵێن گەیشتن بە ڕێککەوتنێک لەگەڵ عێراق لەسەر هەندێک دۆسی ئێستا زەحمەتە بۆ تورکیا و بۆ هەردوو لایەن بۆ پێی دەوترێت کە عێراق وڵاتێکی فرە بڕیارە کەسێکی تیانەیە کە بڕیاری کۆتایی بات لە عێراقا ئەمە تۆزە ئەرکەکە بۆ تورکیا قورسەکات بەڵام دەوترێت لە بەرامبەر ئەمەدا لەگەڵ هەرێمی کوردستان کەسێکە یەکە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانە و دەتوانێت هەموو شتێکی لەگەڵ یەک لا بکرێتەوە سەردانی هاکان فیدان بۆ عێراق و هەرێمی کوردستان دوو خوێندەوەی هەیە خوێندەوەیەکی کاتێک کە سەردانی عێراقەکەواتە کۆمەڵێک کێشە هەیە ئەوێ چارەسەریکە بەڵام کاتێک کە سەردانی هەرێمی کوردستانەکە بۆ خۆی مانای دەلالەتە لە عمقی پەیوەندی استراتیژیەکان نێوان هەرێمی کوردستان و تورکیا واتە دوو پەیام یان دوو خوێندنەوەی جیا هەیە بۆی لێرەوە دەرەکەوێ حکوومەتی تورکیا لەگەڵ هەرێمی کوردستانە پەیوەندی پتەوی استراتیژیان هەیە ئەیانەوێت زیاتر پارەی پێدەن بەڵام لەگەڵ عێراق یانەوێت لەگەڵ لەسەر کۆمەڵێک مەلەف بگەنە ڕێککەوتن بە تایبەت وەکو باسم کرد مەلەفی پەکەکە بەلای تورکیەوە یعنی کاتێک کە هاکان دەتوانین بڵێن پەیوەندی هەرێمی کوردستان و تورکیا هەنگاوێک لە پێش پەیوەندی تورکیا و عێراق ئەمە زۆر دروستە حکوومەتی تورکیا کاتێک کە ئەگا بە ڕێککەوتنێک لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر چەند بنەمایەک دڵنیا بێ لەوەیە کە هەرێمی کوردستان پابندە بێ بەڵام حکوومەتی عێراق لەبەرەوەی بڕیاری سیاسی بەدەست حکوومەتی عێراقەوە نیە لەبەرەوەی دەستێوەردانی دەرەکی هەرێمی هەیە بۆ کاروباری ناوخۆی عێراقا لەبەر ئەوەی هێزی ملیشیاکان کاریگەریان هەیە لەسەر دروستکردنی قەراری سیاسی قەراری ئەمنی لە عێراقا لەبەر ئەوەی هێزی ملیشیایە کە سەر بەلایەنێکی هەرێمین لە هەندێک شوێن کە لەگەڵ پەکەکە پەیوەندیان هەیە بۆ نمونە لە شنگال هەموو ئەوانە ئاستەنگن بۆ تورکیا بەڵام تورکیا ئەوێ ئەم مەلەفە بەتایبەت دۆسیەی پەکەکە لەگەڵ حکوومەتی عێراق و لەگەڵ هەر سێ سەرۆکایەتەکە بۆیە هاکان فیدان دەیەوێت لەگەڵ هەر سێ سەرۆکایەتەکە کۆ ببێتەوە پەیامی ڕوو لەگەڵ سەرۆکۆمار سەرۆکۆمار دوای لەگەڵ سەرۆک وەزیران دوایەوە لەگەڵ حەلبوسی کۆ دەبێتەوە پەیامی سیاسی تورکیا ڕوونە کە دەبێت یەک حکوومەتی عێراق سەبارەت بە دۆسیەی پەکەکە پەکەکە وەکو ڕێکخراوێکی تیرۆریستی ناوزەت بکە عێراقیکە دوو دەبێت حکوومەتی عێراق پرسی پەکەکە لە عێراقە چارەسەرکە بە هیچ شێوەیەک ڕێگە نەدا پەکەکە عێراق وەکو خاکی عێراق بەکار بێنێ بۆ هێرشکردن بۆ سەرخاکی تورکیا پێم وایە حکوومەتی عێراقە لە ئێستا ئامادە نییە دەستبەرداری دۆسیەی پەکەکە بێ وەکو باسم کرد ئەگەر بۆ بەرامبەر بە هەرێمی کوردستانش وەکو کارتێک بەکاربنێنێ بەڵام هێزێکی تر هەیە لە هەرێمەوە لەسەر ئاستی نەسەقی هەرێمی کە نایە لە ئێستا حکوومەتی عێراق دەستبەرداری پەکەکە بێ بەڕێز دکتۆر ڕێبوار بابکەی شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان لە ستودیۆ ئامادەبووی سوپاس بۆ شرۆڤەکانتان بەخێرات.